ئاشتی هەورامی ڕایگەیان تا ئێستا 26 کەشتی نەوتیان فرۆشتووە کە بەکەی 20 میلیارد دۆلارە. وەزیری دەرەوەی عێراقیش دەڵێت دۆسیەی نەوت تایبەتمەندی دەسەڵاتی حکوومەتی ناوەندیە. لە ڕووداوێکی تەمەمژاویدا ڕێگا بە فڕۆکەیەکی ڕووسی نەدرا بە 40 تەن چەک و تەقەمەنیەوە لە سلێمانی بنیشێتەوە لە بەغدا نیشتەوە. چەند کەسێکیش لە سلێمانی و کەرکووک تۆمەتبار دەکرێن بەوەی هەوڵیان داوە و چەکانە لە بەرامبەر نەوتدا بگەێنە داعش. دوو مانگ بەسەر پێکێنانی کابینەکەی عەبادیدا تێپەڕ بوو. تا ئێستاش هیچ داواکارێکی کورد جێبەجێ نەکراوە. عەلی باپیریش دەڵێت سەرکردایەتی کورد بڕیاری خۆی دەدات. سلااوتان لەبێ بەڕێزان. وەزیری سامانە سروشتیەکان ڕایگەیان لە دەستپێکی فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستانە تاوەکو ئێستا 20 میلیارد دۆلار لە کەرتی نەوت بەرهەم هێنراوە. کۆتایی ئەم ساڵیش بەڕێوەبەرێنانی نەوت لە ڕۆژێکدا بەرز دەبێتەوە بۆ 400,000 بەرمیل. ئاشتی هەورامی وەزیری سامانە سروشتیەکان لە ئەمیانی بەشداریکردنی لە دیداری مێری بۆ ئاشتەوایی و دیالۆگ ڕایگەیان لە ئێستادا 50 کۆمپانیای وەبەرێنانی نەوت لە هەرێم کار دەکەن. وەزیری سامانە سروشتیەکانەوە ڕوون کردەوە لە دوای کێشەکانی هەولێر و بەغدا بەڕێ 20 ملیۆن بەرمیل نەوت لە ڕێگای 26 کەشتیەوە هەناردەی بازاڕەکانی جیهان کراوە. هەورامی وتیشی داواکاریەکی زۆر لەلایەن وڵاتانەوە هەیە لە سەر هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان. کۆتایی ئەم ساڵیش بڕی وەبەرهێنانی نەوت لە ڕۆژێکدا بەرز دەبێتەوە بۆ 400,000 بەرمیل. بە نوعێکیتە سەیریکە ئەگەر نەوت بێتە خوارەوە بۆ هەموو عێراق دێتە خوارەوە خۆر بۆ ئێمە نییە کەواتە موازنەی عێراق دێتە خوارەوە بە یەکەوە ئیزاکەواتە عینی تەسیرەیە لەسەر ئێمە بەشێک بین لە موازنە یا خارجی موازنەوە عینشتە بەڵام ئینشاءڵڵا بەشێکین لەو موازنەوە حەلە بێ و بە ئیتفاق هەموو شتێکەکەین. با بڵێن بگاتە 500 بۆ سەرەتای ساڵی داهاتووە، با بڵێن عێراقیش 2.5 ملیۆن 2.8 ئەنێرەیە ئیمساڵ 2.5 ناردەوە حتا گەر زیادیش بکە 500ەکەی ئێمە لەگەڵ تەقسیمی 300 لەگەڵ هەمووی کەکاتە 150. هێشتا 105 زیاتر لەوەکە ئێستا وەریەگرین 110 وەرەگرین 11 وەرەگرین ئینشاءڵڵا سەرەکەوین بەڵام ئینشاءڵڵا بەیەکەوەیکەین لەگەڵ عێراق و بە ئیتفاق. وەزیری دەرەوەی عێراق ڕایگەیان سامانی نەوت لە دەسەڵاتی حکوومەتی ئیتیحادیدایە و لە ئێستاشدا لە هەوڵی چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەولێر و بەغدادان. ئیبراهیم جەعفەری وەزیری دەرەوەی عێراق لە کۆنفرانسێکی ڕۆژنامەنووسیدا لەگەڵ وەزیری دەرەوەی تورکیا لە ئەنقەرە ڕایگەیان نەوت سامانێکی نیشتیمانیە و بە پێی دەستوری عێراق لەژێر دەسەڵاتی حکوومەتی ناوەندە و دابەشکردنی داهاتی نەوتیش بە پێی بڕی نەوتەکە و ژماری دانیشتوانی پارێزگا و ناوچەکان دیاری دەکرێت. ئاماژەی بەوەش کرد لە ساڵانی ڕابردوودا لە 170 داهاتی نەوت بۆ هەرێمی کوردستان تەرخان کرابوو. ئەوەی تریش بۆ ناوەند دەگەڕایەوە بەڵام دواتر کێشەی تێکەوت بەرەو ئالۆزی ڕۆشت و کاریگەری لەسەر بودجە و موچەی کوردستان دروست کرد. وەزیری دەرەوەی عێراق ئاماژەی بەوەش کرد بە پێی دەستوری عێراق ئەوان لە ئێستادا لە هەوڵی چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەندیدان. شەڕی داعش لە کۆبانێ بەردەوامە. شێوازی شەڕکردنیش لە بەشێکی ناوچەکانی کۆبانێ گۆڕاوە بۆ شەڕکردن بە چەکی قەناس. هەروەها کاروانێکی دیکەی چەک و تەقەمەنی پێشمەرگەش گەیشتە کۆبانێ. چەکدارانی داعش و سوپای تورکیاش دەستڕێژی گولەیان لە گروپێکی 50 کەسی کرد کە لە باکووری کوردستانەوە هاتبوونە خۆراوای کۆبانێ. بۆ هۆیشەوە کچێک گیانی لەدەستدا. شەڕی کۆبانێ 53 ڕۆژی تێپەڕان سەرڕای گەیشتنی ئەوکارێ سەربازیەکانیش بەڵام هێشتا چەکدارانی ڕێکخراوی داعش لاوڵەکانیان پاشەکشەیان نەکردەوە بۆ کۆنتڕۆڵکردنی شارەکە. ئێستا شێوازی شەڕ و پێکدادان لە ڕۆژهەڵاتی کۆبانیەوە گۆڕاوە بۆ شەڕکردن بە چەکی قەناس کە شەرفانانی یەپەکە و چەکدارانی داعش بە شەڕکەرە قەناس بەدەستەکانیان هەوڵ بۆ تێکشکاندنی یەکتر دەدەن. هەروەها لە باشووریشەوە چەکدارانی داعش بۆردومانی ناو شاری کۆبانێ دەکەن. لە دیوی ڕۆژاوای کۆبانێشەوە گروپێکی 50 کەسی کە لە باکووری کوردستانەوە
بۆ پشگیریکردنی شەروانان هاتبوونە کۆبانێ لە گردی تەلشەعیر کە دەکەوێتە ڕۆژاوای کۆبانیەوە. سوپای تورکیا لە دیوی باکوور و چەکدارانی داعش لە دیوی ڕۆژاوەوە دەستڕێژی گولەیان لەو گروپە کرد و بەهۆیەوە کچێک گیانی لەدەستدا، بەڵام تا ئێستا نازانرێت ئەو کچەی گیانی لەدەستداوە بە گولەی چەکدارانی داعش بووە یاخود بە دەستی سەربازانی سوپای تورکیا بووە. لە شەڕەکانیشدا هێزەکانی پێشمەرگە بە چەکە قورسەکانیان بەردەوامن لە بۆردومانەکانیان بۆ سەرچەکدارانی داعش و فڕۆکە جەنگیەکانیش ناوبەناو بە چڕی بۆردومانی مۆڵگەکانی داعش دەکەن. بۆ یارمەتیدانی زیاتری شەروانانیش کاروانێکی دیکەی چەک و تەقەمەنی لە هەولێرەوە ڕەوانەی باکووری کوردستان کرا و دوای چەند ڕۆژێکمانەوەیان لە ڕێگەی تورکیاوە ئەو چەک و تەقەمەنیانەی پێشمەرگە گەیشتە کۆبانیە. سوپای ئازادی سووریاش بەشێکی هێزەکانیان لە شاری کۆبانیە کۆ کردوتەوە و لەو بەشەی خۆراوی کوردستانەوە شەڕی داعش دەکەن، واتە ڕەنگە لاوازکردنی داعش لە کۆبانێ ببێتە هۆی لاوازکردنی لە بەشێکی زۆری ناوچەکانی سووریا. ئەبوو ئیبراهیم فەرماندەی مەیدانی هێزەکانی ئۆپۆزسیۆنی سووریا ڕایگەیاند بەهۆی ئەوەی سوپای ئازادی سووریا بەشێکی زۆری هێز و چەکە قورسەکانی ڕەوانەی کۆبانیە کردووە و لە ناوچەکانی بەڕێی شەڕی داعش و ئۆپۆزسیۆنی سووریا کشاونەتەوە کاریگەری لەسەر هاوکێشەی شەڕەکە کردووە. سەرەڕای هاوکاری هێزی پێشمەرگە و سوپای ئازادی سووریا و هێرشە ئاسمانەکانی فڕۆکە جەنگیەکانی هاوپەیمانان، بەڵام هێشتا شەروانانی یەکینەکانی پاراستنی گەلیەپەگا نەیانتوانیوە شکست بە پاشەکشەکردنی داعش بهێنن. هونەر حسێن NRT. لە ڕووداوێکی تەمۆمژاویدا فڕۆکەیەکی سەربازی ڕووسی بە 40 تەن چەک و تەقەمەنیەوە لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی بەغدانیشتەوە. دوایەوەی فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی ڕێگەی پێنەدا بنیشێتەوە. ڕووداوەکە بە جۆرێک تەمۆمژاویە کە هەندێک سەرچاوە ئاماژە بەوە دەکەن کە گوایە ئەو چەک و تەقەمەنیانەی لە ناویاندا بووە بۆ کە لە ڕێگەی چەند کەسێکی دەستڕۆشت و لە سلێمانی و کەرکووک لە چوارچەوەی بازرگانیدا و لە بەرامبەر بەنەوت بگەێنرێتە دەست چەکدارانی داعش. هەندێک زانیاری تر ئاماژە بەوە دەکەن کە چەک و تەقەمەنەکان بۆ شەڕڤانانی یەپەگە بووە، بەڵام بەهۆی ململانەی ناوخۆی یەکێتیەوە کارەکە ئاشکرا کراوە و ڕێگە نەدراوە فڕۆکەکە لە سلێمانی بنیشێتەوە. سێشەمەی ڕابردوو فڕۆکەیەکی ڕووسی گەیشتە ئاسمان یاریمی کوردستان و فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی ئاگادار کردەوە کە دەیەوێت بنیشێتەوە، بەڵام بەرپرسانی فڕۆکەخانەکە ڕێگەیان نەدا فڕۆکەکە بنیشێتەوە. بەوتێ ئەوان گوایە پێشتر لە نیشتنەوەی فڕۆکەیەکی لەو جۆرە ئاگادار نەکراونەتەوە. تیمی فڕۆکەکە بە ناچاری فڕۆکەخانەی دووەمی هەڵبژارد و ڕووی لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی بەغدا کرد بۆ نیشتنەوەی، بەڵام بە نیشتنەوەی پەردە لەسەر ڕووداوێکی تەمۆمژ هەڵدرا. ئەوەی کە تا ئێستا ڕوونا فڕۆکەکە لە وڵاتی چیکەوە بەرەو سلێمانی بەڕێکەوتووە، بڕی 40 تەن چەک و تەقەمەنی پێبووە، بەڵام هێشتا ڕوون نەبۆتەوە کە لایەنی هەناردە و هاوردەی چەکەکان کێن. هەرزوو بەرپرسانی حکوومەتی ئیتیحادی بڕیاریاندا دەست بەسەر فڕۆکەکەدا بگرن و لێکۆڵینەوەی خێرا بکەن، بەڵام زانیاریە دزەپێکراوەکان دەڵێن بڕیار بووە فڕۆکەکە لە سلێمانی بنیشێتەوە و بارەکەی بەتاڵ بکاتەوە، بەڵام بۆ کێ ئەوە هێشتا ڕوون نییە. حاڵی حاضر چەند میدیایەکی ناوخۆیی و دەرەکی زانیاریان لەسەر ڕووداوەکە بڵاو کردوتەوە. کەناڵی شەرقیە کە بە کەناڵێکی نزیک لە سوننەی عەرەبی دادەنرێت چەند زانیارێکی بڵاو کردوتەوە و تیایدا چەند سەرچاوێکی سیاسی کە پەیوەندی بتەویان بە هەرێمی کوردستانەوە هەیە ئاشکرایان کردووە کە بابەتی ئاشکرابوونی ئەو فڕۆکە ڕووسیا کە چەک و تەقەمەنی هەڵگرتووە و فڕۆکەخانەی سلێمانی ڕێگەی نەدا بنیشێتەوە پەیوەندی بە ململانەی ئابووری و سیاسی و دارایی مەترسیداری چەند باڵێکەوە هەیە کە لە سلێمانی و کەرکووک ململانی یەکتر دەکەن. بەوتەی ئەو سەرچاوانە پێشتر 9 فڕۆکەی تر بارەچەکیان بۆ بەرژەوەندی ژمارەیە کەسایەتی سیاسی لە فڕۆکەخانەکەدا داگرتووە،
ئەوەشی کە زۆر مەترسیدارە ئەوەیە کە بەشێک لەو چەکانە بە ئاگاداری چەند ناوێک دەگەیەنرێنە دەست چەکدارانی داعش لە بەرامبەر بڕێکی دیاریکرا و لەو نەوتەی لە بیرەنەوتەکانی ژێر دەسەڵاتی داعش بەرهەم دەهێنرێن. سەرچاوەکان ناوی دوو کەسایەتی باڵای سیاسیان ئاشکرا کردووە کەوا مەزەندە دەکرێت لە ڕیزەکانی پێشەوەی بەرەی جەنگ بن لەگەڵ داعشدا بۆ مەبەستی سەربازی. بەڵام بەپێی زانیاریە نوێیەکان ئەو دوو کەسە لە چوارچێوەی بە قاچاغبردنی نەوتی داعشدا بەرامبەر بە پێدانی چەک بە ڕێکخراوەکە کار دەکەن. بەشێکی ئەو چەکانەش کە چەکی سووک و مام ناوەندیان تێدایە لەلایەن فڕۆکە ڕووسیەکانەوە لە چیک و بولگاریا و ڕووسیاوە دەهێنرێن. کەناڵی شەرقیاوی لە زاری سەرچاوەکانیەوە بڵاو کردوێتەوە کە پرۆسەی گۆڕینەوەی چەک بە نەوت بازرگانێک ڕێکی دەخات کە دەست ڕۆشتووە لە یەکێک لە کۆمپانیەکانی پەیوەندیکردنی عێراقدا. لەگەڵ بڵاوبوونەوەی هەواڵەکە بەرپرسانی حکوومەتی عێراق بڕیاریاندا کە لێکۆڵینەوە لەو بابەتە دەست پێ بکەن و باڵیۆزی چیک لە عێراقیش بەڵێنیدا لێکۆڵینەوە لەو فڕۆکەیە و ئەو بارە چەکەی هەڵی گرتووە دەست پێ بکە. لەسەر ئەو بەڵێنەش دەسەڵاتدارانی عێراق ڕێگەیان بە فڕۆکەکە داوە بڕواتەوە بۆ چیک بەڵام دەست بەسەر بارەکەدا بگیرێت. لەلایەکی ترەوە سەرچاوەیەکی ئاگادار لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان لەبارەی ڕووداوەکەوە بە NRT وت کە بڕیار بووە فڕۆکەکە لە سلێمانی بنیشێتەوە و بارە چەکەکەش بۆ ئەوە بووە بگەیەنرێتە دەست شەڕڤانانی یەپەگا. بەڵام بەهۆی ململانەی باڵەکانی ناو مەکتەبی سیاسیەوە کارەکە ئاشکرا کراوە و فڕۆکەکە ناچار کراوە لە سلێمانی نەنیشێتەوە. وتیشی ئێستا لە هەوڵدان بۆ ئەوەی چەکەکان لە بەغداوە بهێنرێنەوە بۆ سلێمانی. بەڵام یەکێتی تا ئێستا بە فەرمی هیچ لێدوانێکی لەسەر ڕووداوەکە نەداوە. لەسەر هەمان ڕوودا و تاهیر عەبدوڵڵا بەڕێوەبەری فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی بە NRT وت هۆکاری نەنیشتنەوەی فڕۆکەکە بۆ ئەوە دەگەڕێتەوە کە ئاگاداری نیشتنەوەی فڕۆکەکە نەبوون. وتیشیە و فڕۆکەیە لەلایەن دەسەڵاتی فڕۆکەوانی عێراقیەوە ڕێگەی پێدراوە کە لە فڕۆکەخانەی سلێمانی بنیشێتەوە. بەڵام بەهۆی ئەوەی ئەوان ئاگادار نەکراونەتەوە لە گەشتی فڕۆکەکە ڕێگەیان بە نیشتنەوەی نەداوە چونکە بەپێی یاسا پێویستە پێش 48 کاتژمێر ئاگادار بکرێنەوە لە نیشتنەوەی هەر فڕۆکەیە. بەڵێبەرەزان دەچمە لای نێردراوی NRT ئەیاسکەرم لە سنووری کۆبانێ بۆ وەرگرتنی زانیاری زیاتر لەسەر دۆخی کۆبانێ. ئەیا سلااوت لێبێ دوا زانیاری و پێشاتەکان لە سنووری کۆبانێوە چین؟ شەر باش بەێ مرۆڤ دکاری بێژیت ڕەوشێ شەر دەوان سێ ڕۆژێن داویەدا داواستێکێدا واتە گۆڕین مەزن لەستە ڕەوشێ شەر دروست نەبووینە بە تایبەتجی لە ڕۆژهەڵاتێک کوبانێک دوسێ ڕۆژن هەما مرۆڤ دکاری بێژیت تەن ڕەوشی شەر ئاستێکێدا واتە هەردوو ئالی سنگەرەدانە و جار بجار ئێرشی هەفتوو دکەن پتریا ئێریشیانژی بڕۆژ بچەکەن قەناسا دەهێتگرن و شەوژی هەنجاران بچەکین دووشکایان دەڕۆژ ئاوای کوبانێژی بە هەمان ئاوایی جار بجار دەنگێ تەقێ دەهێت بیستن ئیروژی تەمژمێرد و نیوێ پشتی رو بە تایبەت دەمێ گرۆپەک گەنجێن باکوورێ کوردستانی خەڵکی کوبانێ دەربازی ناوا ڕووشاوای کوبانێ بۆی نێزی گرێت شەهید چەکدارن داعش بە دژواری گولە سەرواندا بەردان دە هەمان دەمدا لە ئالیە باکوورژی لەشکرێن دەوڵەتا تورکیا دە ئەنجامێدا ئێکی جوان گەنجان کەچێکی ژیانە خۆش دەست و یەکێتنیژی بریندارە دەربارەی باڵەفڕێن شەڕیên هەفتەیمانانژی هەیان هانی تۆ بردومانێک di nava Kobanêda nekiriye îşevde lê ewa dihê dibîstin mirov dikarî dibêjî balansê şer di niha de mîna bûyên derbasbûyî wate şer di astekê de tu gorînên mezin serda nehatîne. بەڵێ ئەیاس سەبارەت بە گەیشتنی ئەو چەک و تەقەمەنیانی کە ئەمڕۆ گەیشتنە کۆبانێ زانێرەکان لەسەر و بابەتە چین گەیشتونەتە دەست هێزەکانی پێشمەرگە لە کۆبانێ و گەیشتونەتە دەست شەرڤانانی یەپەگا؟ بەڵێ ئەو چەک و تەقەمەنیان گەهای کوبانێ باوەیەکێ نهێنی گەشتن کۆبانێواتە دۆرجت چاپکێن میدیایە بتوواوەیەکێ لەشکرین تورکیا ڕێنەدایە ئەو ڕێن چەک تێرادار باز بووی میدیا و ماڵا شاندنا
شتەکە بکەتن بۆ کوبانێ واتە زانیاریان دروست ناهێن زانین ئایا چ جوورە چەکین گیرانن یان نابێت ئەوانژی چەند چەکێن یانژی لە کیژان دەمژمێران گیرانە کوبانێ لێ هەند چاافکانی دەبێژن ئەو چەکێن هات شاندن ژمارە جوان چەکان چەکێن گیران بووین لە هەیانها تو لە دوانەکە فەرمی لە تۆ گەهاندن ئەوان چەکە نەهاتیەتان ژباڵ شەربانên یەفەگیانژی ژباڵ بەرپرسên هێزên پێشمەرگەین کوبانێ. بەڵێ ئەیا سەر بەپێی سەرچاوەکان دیارە هێزێکی سوپای ئازاد لە ئێستادا لە کۆبانێن بۆ پێی پەیوەندیتان هەیە ئێوە بەردەوام لەگەڵ بەرپرسانی یەپەگەدا هەماهەنگیان لەگەڵ ئەو هێزەدا چۆنە ئەوانی ژێستا لە ڕوبەڕووبن و شەڕکردندان لەگەڵ چەکدارانی داعش؟ بەێ پێشە چەند ڕۆژانژی دەمەم بناوە باژارێ کوبانێدا ڕاستیژەوە داهات دیتن هێزەکە کێمیا سوپایە ئازادە سووریا ناوا کوبانێدا بتایبەت ڕۆژاوای کوبانێ ئەومەدە دیتە ژمارەوان لەشکرە سوپای ئازادە سووریا پێنجی لەشکران دەرباس نەدەکرد لێ دوان ڕۆژادا هەند چاافکانی دەبێژن هژمارە لەشکرێن سوپای ئازادە سووریا زێدە بووە و دەڕۆژاوای کوبانێ بلبن لە شەڕوانێ نیەتەگی بەشداری شەڕ دەبن بەشداری هێرشکردنێ دەبن لەگەل لە دژی چەکدارێن داعش لێ دوان ڕۆژێن داویەدەن و چەکژی بەڵا بووە وان چاافکانیانژی بۆیان ئارتی پشفاف کردێک و ناکۆکی کرد بوو دناوبەرە هەند گرۆپێن چەکداریên ئارتێش ئازادە سووریاژی لەسەر هەند جوورێن چەکام و بەتایبەت چەکێن دووشکایەک و هەند گرۆپان دگوتم دەستدانی سەر هەند چەکێن دووشکایژی بۆی گرۆپێن مەبن گرۆپێن بەرامبەر ژی نەڕازی بوونا خود یارکیە دا ئەنجامێدا لە ئەنجامە ناکۆکیên wan یەک چەکدارێ سوپایە ئازاد بنهادا لە کوبانێ بریندار بووە. بەڵێ ئەیاز دەمەوێت سەبارەت بەو 50 کەسەی ئەو گروپە 50 کەسەی کە لە باکوورەوە چوو بوونە خۆراوای کوردستان و دەستڕێژی گولیان لێکرا بوو لە ئەنجامدا کچێک گیانی لەدەستداوە زانیاری زیاتر لەسەر ئەو گروپە دواتر توانیان بچنە ناو خۆر ئاواوە ئەو گروپە یاخود گەڕێنرانەوە دەستگیر کران؟ نەخێر دەمە ئەو گرۆپ دەربازی نێزی گرێت شەهید دەربازی کوبانێ بووی ئەم بێژین نێزی 500 مەتر دوور بووین ji bo گرۆپێک و هەمان دەمدا سەرروکە کەجە سەر تۆغلۆک و هەژمارێک ji هونەرماندا هاتبوون سەر سنوور کنگرێکی ڕۆژنامەوانی دابنێن ژنشکێکی بەمەتی دەنگێ تەقێ دەهات هەژمارێک ji گەنجان دەربازی سنوور دەرباز کرد و دەربازی ڕۆژاوایەک کوبانێ بوون لە نێزی گرێت شەهید بدەمێ دەرباز بوونێدا چەکدارێن داعش لە نێزی گرێ ئیزاعە بەرامبەر گرێت شەهید بچەکێن قەناسێ بە دژواری هێرشکرە سەروان لە هەمان دەمدا لەشکرێن تورکیاجی دا عەلیە باکوورێ کوردستانێ بچەکان هێرشی سەروان کرد ئەنجامێدا یەک کەچ گیانێ خۆشدە زەکۆلایەک بەر سەرێ کەچێکی کەوت و یەک کوڕژی بسیوکی لگور آگاهی ما هاتیه بریندار کردن لی اول دهات دیدن او گنجین چوی سرچنور بتو اوایی که نوه جریان بلکو اجماع اوان به تمامی در بازی نوه روش اوایی کردستانه بود. بەڵێ ئەیاز دەمەوێت باسێکی سەر سنووری کۆبانێ و تورکیان بۆ بکە ینی لە ئێستادا چی دەگوزەرێ و ڕۆژانە هاوڵاتیان دێنە ئەو سنوورە وەکو جارانیانی بۆ تەماشاکردنی ئەو دیمەنانەوە هاوڵاتیان لە کۆبانێوە دێن بەرەو سنووری تورکیا بۆ ئەوەی ئاودیوی تورکیا ببن؟ بەڵێ ڕەوشی سنوور بەتایبەتی دوان ڕۆژێن داویەدا ئەو کەسێن خاص دەربازە ناوە کوبانێ بن پرانیاوان ji ba leşkerên Tirkiya gule berdidêne mînakgerî dawiyê jî îro du jî gencekê di heman dem de sinûr derbas kiribû ew jî hatbû hatbû gule barankirin lê heyaniha tu agahî li ser çaranivîsê û gencin nahên zanîn erê ew genc canê xwe ji dest daye an jî gehaya nava rêzên şervanên yepegîyan çavkanî ji dibin du jî gencek canê xwe ji dest zêle heya نها چو آگاهیان درست چو آگاهیان فرمی لسرو گنج ناهن زانین
بەڵێ ڕەوشە سنوور بتەمامی لەژێر کۆنتڕۆڵە چەکدارên لەژێر کۆنتڕۆڵە لەشکرên تورکیادایە و لە نێزی گرەی زاعەژی هەند جاران لەشکرên تورکیا واتە کۆنتڕۆڵە سنوور دەدەن دەستێ چەکدارên داعش لە نێزی گرێ لە نێزی گرێ ئیزراعە ئەژی هەند شاید حاڵان پشتڕاست کردە و لە ڕۆژان دەربازبوویژی کەناڵێن ئارتی دووەشانەکە زێندیژدا ئەف ڕاستیە نیشاندا ئەوەت نهاد سەر سنوور دەهێت دیتم بەلێ هەژمارێک زۆریە خەڵکێ باکوورێ کوردستانê نوبەدا پشتگیریە دەگرن لەسەر سنوورێ کوبانێ و هەمان دەمدا هەندژ بەرپرسên بەدەپێ و هەندژ بەرپرسên کنگرە جیڤاکا دیموکراتیک هەند جاران سەردانی سنوور دەکەن لێ ئەوە لەسەر سنوورێ ناوبەرە کوبانێ و باکوورێ کوردستانê دەهێت دیتن بەڕاستیژی کەشی هەوایەکی سیخۆڕەی لەشکرên تورکیا لەسەر سنوور دروست کردە هاتن و چۆن لەسەر سنوور حیانی بڕێکێن قاچاقژی بە زۆر زەحمەتە بەتایبەت دڤان سێ چوار ڕۆژێن داویێنە بەڵێ ئەیاس سەبارەت بە کەشوهەوا لە کۆبانێ و لە سنووری کۆبانێ کەشوهەوا چۆنە نەگەیشتۆتە ئاستێک کە گرفت بۆ شەڕڤانان دروست بکات یاخود بۆ پێشمەرگە دروست بکات لە کۆبانێ؟ بله دشاردا کشو هوای کوبانه کشو هوای که زور تعالی دوان وجن داویه ده حیانا لروش تو باران نباریه بلکو دهمان دم در لشب لسر سنور و لناوا کوبانه کشو هوای که سال هیا بگمان رنگ کاریگریه لسر هاتو چویا شروانان بکت آنجی و هنده که زحمتیان جبو بلوینین لشکری دروست بکت لی بکشتی حیان آجی کشو هوای کوبانه کاریگریه که ارینی لسر پیرشکنین لسر آنجی روش شر نکیویه بەڵێ زۆر سوپاس بۆ ئەیاسکەرەم نێردراوی نارتی لە سنووری کۆبانێ. نزیکەی 2 مانگ بەسەر ئەو وادا 3 مانگێدا تێپەڕ بوو کە هەرێمی کوردستان بۆ بەغدا دیاری کرد بۆ جێبەجێکردنی داواکارەکانی کورد. بەڵام لە لێدوانەکانی بەرپرسانی هەرێم و بەغدادا هیچ ئاماژەیەکی ڕوون بۆ ڕێککەوتنی نێوانیان بەدی ناکرێت لە کۆبوونەوەی چەند ڕۆژی ڕابردووی سەرکردایەتی لایەنە کوردەکان لەگەڵ سەرۆکی هەرێم بڕیاریاندا ئەگەر بەغدا سوور بێت لەسەر هەڵوێستەکانی بڕیاری یەکلاکەرەوە دەدەن. نزیکەی 2 مانگ تێدەپەڕێت بەسەرە وادەی کە هەرێم بۆ بەغدای وەکو مەرز دیاری کردبوو تا لە ماوەی 3 مانگدا بەغدا داواکاریەکانی هەولێر جێبەجێ بکات. هاوکات وا بڕیار بوو لە ماوەی 1 مانجیشدا لەو وادەی کە دیاری کردبوو وەکو سەرەتایەک بۆ پیشاندانی نیازپاچی بەغدا موچەی 2 مانجی فەرمانبەرانی هەرێم بنێرێت. بەڵام تا ئێستا لێدوانە جیاجیەکانی بەرپرسانی سیاسی لە سەراستی ناوخۆی هەرێم و عێراقیش وا دەردەکەوێت هیچ ئاماژەیەکی ڕوون نەبێت بۆ ئەوەی بەغدا و هەرێم لەسەر کێشەکانیان بگەن بەرەکەوتن. الكل متفق هەمومان کۆچین لەسەر ئەوەی کە ناکرێت موچەی فەرمانبەران و هاوڵاتیان ببڕدرێت و ئەم پرسە تێکەڵ بە کێشە سیاسیەکان بکرێت. ئێمەش دژی ئەوەی 2 مانگ لەمەوبەر لا سەرەتای پێکەنانی حکومەتە تازەکەی عێراقدا سەرکردایەتی کورد بۆ بەشداریکردنی لە حکومەتەکەی حەیدەر عەبادیدا چەند مەرجێکی خستە ڕوو لەوانەش گەڕانەوەی موچەی فەرمانبەران بوو. بەڵام دوجار کورد وەزیرەکانیشی بەشداری پێکرد لەو حکومەتەدا و بەبێ ئەوەی بەغدا مەرجەکانی کورد جێبەجێ بکات. پرسیار لە وەزیری دارایی بکە کە کووردە کێشەی موچەی فەرمانبەران لە ئێستادا پەیوەستە بە نەبوون و کورتێنانی بودجە چونکە خۆتان دەزان ئێستا بەشێکی زۆری نەوتی عێراق ڕۆژانە بە فیرۆ دەچێت کە لەژێر دەستی چەکدارانی داعشدایە. لە ئێستاشدا بە گوێرەی زانیاریەکان لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا سەرکردایەتی سەرجەم لایەنە کوردیەکان لەگەڵ سەرۆکی هەرێم کۆبوونەتەوە و بڕیاریان داوە ئەگەر بەغدا سوور بێت لەسەر هەڵوێستەکانی ئەو کات بڕیاری یەکلاکەرەوە دەدەن. بەڵام بەبێ ئەوەی بڕیارەکە ئاشکرا بکرێت پێش دەچێت تاکە بڕیاری کورد لە دۆخێکی ئەوهادا تەنها سربەخۆیی بێت. بەڵام بۆکو گوتم ئەگەر حەیدەر عەبادی دەستی لێ نەژۆڵێنەوە بەڕاستی بەجددی ئیرادەی خۆی نەخاتە کار بەتایبەت بەنسبەت هەرێمی کوردستانە و کێشانەی کە هەن بەتایبەت ئەو قەرزەی کە لەسەریانە و حەقی خەڵکە قوتی خەڵکە گەر دەستی لێ نەژۆڵێنن من پێم ئەو دەرفەتە وردە هیوا پێبوونی ئومێد پێبوونی لاواز دەبێت و سەرنجام لە دەردەچێت. کێشاڵ پەسراوەکانی نێوان هەرێم و ناوەند تا دێت ئالۆزی زیاتر بە خۆیانەوە دەبینن. باپی زانیاریەکانی ئەنارتیش هەرچەندەوا بڕیار بوو وەفدێکی حکومی هەرێم با سەرۆکاتی نێچیروان بارزانی سەردانی بەغدا بکەن. بەڵام هێشتا ئەو وەفدە پێک نەهێنراوە و
ناشزاندرێت چارەنووسی هەرێم لەگەڵ بەغدا بەکوێ دەگات. فەرمان محەمەد ئێنارتی هەولێر. ئەمڕۆ ساڵێک بەسەر یەکەم دانیشتنی ئەم خولەی پەرلەمانی کوردستاندا تێپەڕی کە زۆر جیاواز بوو لە یەکەم دانیشتنی سێ خولی پێشووتری پەرلەمانی کوردستان. لە یەکەم دانیشتنی ئەم خولەی پەرلەماندا کە دەبێتە خولی چوارەم دەستەی سەرۆکایەتی پەرلەمان هەڵ نەبژێردرا کە ئەوەش پێچەوانەی پەیڕەوی ناوخۆی پەرلەمان بوو. چەند شتێکیش لەو دانیشتنەدا ڕوویاندا کە لە بیرەوەری خەڵکی کوردستاندا تا ساڵانێکی زۆر دەمێنێتەوە. ڕۆژی شەشی مانگی 11 ساڵێک بەسەر یەکەم دانیشتنی ئەم خولەی پەرلەمانی کوردستاندا تێپەڕی کە بەرەمی هەڵبژاردنە پەرلەمانەکەی ڕۆژی 21 ئەیلولی ساڵی 2013 دوای ماوەیەک لە ئەنجامدانی هەڵبژاردن لە ڕۆژی 30 مانگی دەی 2013دا مەسعود بەرزانی بە سیفەتی سەرۆکی هەرێمی کوردستان ڕۆژی چوارشەممە 6 یانزەی 2013 بۆ ئەنجامدانی یەکەم دانیشتنی خولی چوارەمی پەرلەمانی کوردستان دیاری کرد بۆی ڕێکنەکەوتنی نێوان لایەنەبراوەکانی هەڵبژاردنەوە لە یەکەم دانیشتنی ئەم خولەی پەرلەماندا سەرۆکی پەرلەمان هەڵ نەبژێردرا و سەرجەم فراکسیۆنەکانیش دەنگیاندا بۆ ئەوەی دانیشتنەکە بەکراوەی بهێڵدرێتەوە لە کاتێکدا لە یەکەم دانیشتنی سێخولی پێشووتری پەرلەماندا لە ساڵانی 1992 هەروەها 2005 و 2009دا دەستەی سەرۆکایەتی پەرلەمان هەڵبژێردراون. سیمایەکی تری یەکەم دانیشتنی خولی چوارەمی پەرلەمانی کوردستان دروستبوونی ئالۆزی و دەنگەدەنگ بوو لە هۆڵی پەرلەماندا چونکە چەند پەرلەمانتارێکی کۆمەڵی ئیسلامی لە کاتی وتنەوەی سرودی نیشتیمانی ئەیڕەقیبدا هاڵ نەسانە سەر پێ و لە بەرامبەردا ژمارەیەک پەرلەمانتاری تر ناڕزاییان دەربڕی و گەرژی و دەمەقاڵێ دروست بوو. ڕووداوێکی تری یەکەم دانیشتنی خولی چوارەمی پەرلەمان ئەوە بوو فەرهاد پەرلەمانتاری یەکێتی بە شاری کەرکووک سوێندی خوارد بۆیە سوێند خواردنەکەی پێ دووبارە کرایەوە. دانیشتنەکەی پەرلەمان کە ژمێر و نیمێکی خایەند و ڕێگەش نەدرا ڕاستەوخۆ میدیاکان ڕووماڵی بکەن تەنها لە ڕێی شاشەیەکەوە لە ژووری ڕۆژنامەنووسان دانیشتنەکە پەخش کراو پەخشەکەش تەنها وێنە و هیچ دەنگێکی لەگەڵدا نەبوو. هێشتنەوەی دانیشتنی یەکەمی پەرلەمان بەکراوەی ماوەیەکی زۆری خایەن ئەوەش ناڕزایی ڕێکخراوە مەدەنیەکان و ڕای گشتی لێکەوتەوە. تەواوکردنی یەکەم دانیشتنی پەرلەمان کەوتە ساڵی نوێ و لە ڕۆژی 29 نیسانی 2014دا ئەنجام درا. تێیدا دەستەی سەرۆکایەتی پەرلەمان سەرۆک و جێگر و سکرتێری پەرلەمان هەڵبژێردران واتە دوای تێپەڕبوونی 5 مانگ و 23 ڕۆژ لە یەکەم دانیشتنی پەرلەمان دەستەی سەرۆکایەتی هەڵبژێردران ئەو ڕۆژەش دەیکردە ڕۆژێک پێش ئەنجامدانی هەڵبژاردنە پەرلەمانێکی عێراق. هەرچەندە یەکەم دانیشتنی خولی چوارەم لە 6 مانگی 11 2013دا ئەنجام درا بەڵام بە پێی یاسا وادێ و دانیشتنە ڕۆژی یەکی ئەو مانگە بوو. بە پێی مادەی هەشتەمی پەیڕەوی ناوخۆی پەرلەمان تەمەنی هەر خولێک 4 ساڵە و لە یەکەم دانیشتنەوە حساب دەکرێت و بە دانیشتنی کۆتایی لە ساڵی چوارەمدا ماوەی یاسایی ئەو خولە کۆتایی دێت. لە هەڵبژاردنەکانی ڕۆژی 4 تشرینی دووەمی ئەمریکادا کۆمارەکان توانیان زۆرینەی کورسەکانی هەردوو ئەنجومەنی نوێنەران و پیران بەدەست بێنن. چاودێرانیش پێیان وایە ئەم سەرکەوتنەی کۆمارەکان دەبێتە هۆی ئەوەی باراک ئۆباما لە سیاسەتەکانیدا بەرامبەر پرسی ئەتۆمی ئێران و بەرەنگاربوونەوەی داعش لە عێراق و سووریا ڕوبەڕووی کێشەی گەورە ببێتەوە. لە هەڵبژاردنەکانی ڕۆژی 4 تشرینی دووەمی ئەمریکادا کۆمارەکان توانیان زۆرینەی کورسەکانی هەردوو ئەنجومەنی نوێنەران و پیران ببەنەوە. بەپێی دوایین ئەنجامەکان کۆمارەکان 52 کورسی لە 100 کورسی ئەنجومەنی پیرانیان بۆ خۆیان مسۆگەر کردووە و لە بەرامبەریشدا دیموکراتەکان 43 کورسیان بردوتەوە و لە ئەنجومەنی نوێنەرانیشدا کۆمارەکان لە کۆی 435 کورسی 243 کورسیان بەدەستێناوە و دیموکراتەکانیش ڕێژەی کورسیەکانیان بۆ 175 کورسی دابەزیوە. با بۆچوونی چاودێران ئەگەرچی ناڕزایی هاوڵاتیانی ئەمریکا لە سیاسەتی ناوخۆیی دیموکراتەکان ڕۆڵی بەرچاوی بینیوە لە سەرکەوتنی کۆمارەکاندا بەڵام سەرکەوتنی کۆمارەکان لەم قۆناغەدا زیاتر کاردانەوەی لەسەر سیاسەتی دەرەوەی ئەمریکادا دەبێت و لەم ڕۆژەوە لە 2 ساڵی داهاتوودا باراک ئۆباما ڕوبەڕووی کێشەی گەورە دەبێتەوە. چاودێران ئاماژە بە 3 خاڵی ناکۆکی گرنگی نێوان کۆمارەکان و دیموکراتەکان لە سیاسەتی دەرەوەی ئەمریکادا دەکەن و ئەو 3 خاڵەش خۆی لە کێشەی ئەتۆمی ئێران و بەرەنگاربوونەوەی داعش لە عێراق و سووریا و کشانەوەی سوپای ئەمریکا لە ئەفغانستاندا دەبینێتەوە. سەبارەت بە کێشەی ئەتۆمی ئێران
ئەگەرچی حەمید ئەبوتالیبی بەرپرسین و سینگەی سەرۆک کۆماری ئێران دەڵێت سەرکەوتنی کۆمارەکان کار ناکاتە سەر دانوستانە ئاتۆمیەکان بەو پێی ئۆباما تا ئەو ئەندازەیە پێگە و دەسەڵاتی هەیە کە لە ئەگەری بە ئەنجام گەیشتنی دانوستانەکان بتوانێت گەمارەوابەرەکانی سەر ئێران هەڵبوەشێنێتەوە. بەڵام هێرمیداز باونت لێکۆڵەری پەیوەندیە نێودەوڵەتیەکان کە خۆی بەڕەگەز ئێرانیە هۆشداری داوەتە حکوومەتی ئێران بەوەی ئەگەر بێت و تا 24 تشرینی دووەم کە وەک دوا مۆڵەت دیاری کراوە دانوستانەکان بە ئەنجام نەگات ئەوا سزاکانی سەر ئێران بەهۆی فشاری کۆمارەکانەوە قورستر دەبێت. هەرچی لەبارەی استراتیژی ئۆباماشەوەیە بۆ بەرەنگاربوونەوەی داعش لە عێراق و سووریا کۆمارەکان هەر لە سەرەتاوە ڕخنەیان لە ئۆباما دەگرت بەوەی وەک پێویست بەرامبەر گروپە توندڕەوەکان لە عێراق و سووریا هەڵوێستی نەبوو بەهۆی خەمساردی ئۆباما و نەبوونی استراتیژیەکی ڕوونەوە دەستکەوتەکانی ئەمریکای لە شەڕی عێراق بەهەدەرداوە. لەمبارەیەوە ڕامپۆڵ سیناتۆری پێشووی کۆمارەکان دوابەدوای ڕاگەیاندنی ئەنجامی هەڵبژاردنەکان ڕایگەیان دەبێت لەمەودووە بەهۆی سەرکەوتنی کۆمارەکانەوە چاوەڕوان بین ئەمریکا دەستێوەردانی زیاتری سەربازی لە خۆرەڵاتی ناوەڕاست و بەتایبەتیش لە عێراق و سووریادا ئەنجام بدات. هەندێک لە چاودێرانیش دەڵێن سەرکەوتنی کۆمارەکان دوجار دەبێتە هۆی ئەوەی باراک ئۆباما پێداچوونەوە بە استراتیژەکەیدا بکات لە بەرەنگاربوونەوەی داعش و لەمەودووە لە ژێر فشاری کۆمارەکاندا ناچار دەبێت هێرشەکانی بۆ سەر داعش و گروپە توندڕەوەکان لە عێراق و سووریا زیاتر بکات. بە بۆچوونی نۆرمان ستاینیش کە توێژەرە لە ناوەندی لێکۆڵینەوەی ئینتەرپرایس کۆمارەکان لەبەر ئەوەی چاویان لە ئەنجامی هەڵبژاردنەکانی 2 ساڵی داهاتووی سەرۆک کۆماریە داوا ناکەن ئۆباما هێزی سەربازی ڕەوانەی عێراق و سووریا بکات. بەڵام هەوڵ دەدەن ئۆباما ناچار بکەن بە جددیەتێکی زیاترەوە ئەو گروپە میان ڕەوانە پڕچەک بکات کە لە عێراق و سووریا شەڕی داعش دەکەن. ئادرۆیس سەرۆکی کۆمیتەی پەیوەندیەکانی دەرەوەی ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکاش لە چاوپێکەوتنێکیدا لەگەڵ دەنگی ئەمریکا ڕەخنەی لە سیاسەتی ئۆباما گرت بەوەی 190,000 پێشمەرگەی کوردی لە عێراق و سووریا پڕچەک نەکردووە. ئەوە لە کاتێکدا پێشمەرگە کوردەکان تەناهێزێکن لە ناوچەکەدا بە جددی شەڕی داعش دەکەن و پێشبینی ئەوەشی کرد بۆی سەرکەوتنی کۆمارەکانەوە سیاسەتی ئەمریکا بەرامبەر داعش تونتر ببێت. هەرچی لەبارەی ئەفغانستانیشەوەیە چاودێران پێیان وایە ئۆباما لە ژێر فشاری کۆمارەکاندا پەلە ناکات لە کشانەوەی هێزەکانی ئەمریکا لەو وڵاتەدا بۆ پێی کۆمارەکان دژی کشانەوەی هێزەکانیان لە ئەفغانستان و کاتی خۆشی بە توندی دژایەتی کشانەوەی سوپای ئەمریکایان کرد لە عێراقدا. دوای گەڕانەوەی ئارامی بۆ ئەو ڕێگایانەی مەرزی نێودەوڵەتی پەروێزخان بە شاری بەغداوە دەبەستنەوە مامەڵە بازرگانەکان گەڕاونەتەوە بۆ دۆخی ئاسایی. هەرچەندە مەرزەکە سەرچاوی داهاتی ئابووریە بۆ هەرێمی کوردستان بەڵام لە ڕووی خزمەت گوزارەکانەوە وەک مەرزێکی نێودەوڵەتیە و بایەخی پێ نەدراوە و ماستەر پلانەکەشی بە تەواوی جێبەجێ نەکراوە. پاشگەڕانەوەی ئارامی بۆ ڕێگەیانەی مەرزی نێودەوڵەتی پەروێزخان بە شاری بەغدای پایتەختەوە بەستێتەوە مامەڵە بازرگانیەکان لە مەرزەکەدا گەڕاونەتەوە بۆ دۆخی پێش سەرهەڵدانی داعش. لە ماوەی ڕابردووشدا بەشێکی زۆری مامەڵە بازرگانیەکانی هەموو عێراق لەگەڵ کۆماری ئیسلامی ئێراندا لە مەرزی پەروێزخانەوە ئەنجامەدرا و لە ئێستەشدا مەرزەکە هەلیکاری بۆ بەشێکی زۆری دانیشتوانی ناوچەکە و عێراق ڕەخساندووە. لە دوای ئەوەی کە پێشمەرگە توانی خۆشبەختانە پێشڕەوی چاک بکات و تەواوی ڕێگاکان بکرێتەوە بە تایبەتی ڕێگای ئامرلی و ڕێگای عەزیەم و هەروەها ڕێگای سێمانبەگ و بەرەو خواریش ئەو ڕێگانە کرایەوە ئەمیش وای کرد کە تەواوی کارە بازرگانەکان ڕێگای چاکیان بۆ بکرێتەوە و مەرزی پەرێزخانیش خۆتان دەزانین 90% زیاتر 95% زیاتر کارە بازرگانەکان بەرەو خواری و ناوڕاستی عێراق ڕوە. هەرچەندە ماوەی نزیکەی 17 ساڵە پەروێزخان دەواازەیەکی سنووریە لە نێوان هەرێم و کۆماری ئیسلامی ئێراندا بەڵام مەرزەکە لە ڕووی خزمەتگوزاریەکانی مەرزێکی نێودەوڵەتیەوە بایەخی تەواوی پێنەدراوە لە کاتێکدا لە ماوەی ڕابردوودا مەرزەکە سەرچاوەی داهاتی ئابووری گرنگ بووە لە هەرێمدا و ماستەرپلانی مەرزەکەش بە تەواوی جێبەجێ نەکراوە. هیوادارین حکوومەتی هەرێم و بە تایبەتی وەزارەتی دارایی لە دوای ئەم قەیرانە ئاورێکی جدی لە مەرزی پەرێزخان بدرێتەوە و تەواوی پرۆژەکانی بەپێ ئەو ماستەرپلانی کە هەمانە بخرێتە بواری جێبەجێکردنەوە. بەشێکی زۆری دانیشتوانی گەرمیان و عێراق بە کارە جۆربەجۆرەکانی مەرزی نێودەوڵەتی پەروێزخانەوە سەرقاڵ بوون و مەرزەکەش لە وەرزی هاویندا بە تەپوتۆزەکەیەوە و لە وەرزی زستانیشدا بە قوڕولیتەکەیەوە
لای کارکەرەکانی مەرزەکە ناسراوە. ئەوانە خوازن لە ماوەیەکی کورتا و دوای کۆتایی هاتنی قەیرانی دارایی هەرێم گرنگی بەلایەنە خزمەتگوزاریەکانی مەرزەکە بدرێ. هیچ پرۆژێکی بۆ نەکرێتاوەکو ئێستا پرۆژێک ئامەسانە شتێکی بۆ نەبووە. درێمەش داواکەین لە حکوومەت چارەسەرێکی ئەم ساحەماوە بکات مەرزی پەروێزخان لە کاتی زەمسانانشە خوڕە سیارە دەرناچێتاوەکو بەشەر لە ناوە دەربچێت. بەپی هەندێک ئاماری نافەرمی ڕۆژانە نزیکەی 1000 ئۆتۆمبیلی بارهەڵگر لە مەرزی نێودەوڵەتی پەروێزخاندا ئاڵوگۆڕی پێکرێت و لە ساڵانی ڕابردووشدا هەندێک لە ئامارەکان ئاماژەیان بەوا کرد قەبارەی بازرگانی لە ساڵێکدا نزیکە بێتەوە لە 2 ملیارد دۆلار لە مەرزی پەروێزخاندا. مەریوان حەسەن NRT مەرزی نێودەوڵەتی پەروێزخان. ناونیشانی گرنگترین هەواڵ. ئاشتی هەورامی ڕایگەیان تا ئێستا 26 کەشتی نەوتیان فرۆشتووە کە باکەی 20 ملیارد دۆلارە. وەزیری دەرەوەی عێراقیش دەڵێت دۆسەی نەوت تایبەتمەندی دەسەڵاتی حکوومەتی ناوەندیە. لە ڕووداوێکی تەمەمژاویدا ڕێگە بە فڕۆکێکی ڕووسی نەدرا بە 40 تەن چەک و تەقەمەنیەوە لە سلێمانی بنیشێتەوە لە بەغدا نیشتەوە. چەند کەسێکیش لە سلێمانی و کەرکووک تۆمەتبار دەکرێن بەوەی هەوڵیان داوە و چەکانە لە بەرامبەر نەوتدا بگەێنە داعش. 2 مانگ بەسەر پێکێنانی کابینەکەی عەبادیدا تێپەڕ بوو. تا ئێستا 6 داواکارێکی کورد جێبەجێ نەکراوە. عەلی باپیریش دەڵێت سەرکردایەتی کورد بڕیاری خۆی دەدات. رووماڵ کۆتایی هات شەوێکی خۆش بۆ مولایەک.